ناکۆکی ناوەکی. گەڕای ئارەزوو خواستی دڵسۆزانەمان بۆ ڕۆشتن لە سەرویستی خوددا لەگەڵەوەشدا دەبێت چاوەڕوانی بوونی ناکۆکی ناوخۆیی بکەین کاتێک هەڵبژاردن دەکەین لە نێوان کاری دروست و کاری هەڵەدا. بەدڵنیاییەوە هیچ کام لە ئێمە نیەتی تووشی ناکۆکی بوونی نییە. کاتێک لە بابەتێکی دیاریکراودا هەڵبژاردن دەکات و هەڵبژاردنەکەش ئەگەری ڕاست و هەڵەی لە خۆ دەگرێت. لەوانەیە وەک کەسێکی بێباوەڕ و هەروەها وەک کەسێکی باوەڕداریش بە مەسیح تەنانەت ئەزموونی کردبێت. ئەمە ڕاستیەکی زۆر گرنگێکە لە ژیانی مەسیحیدا هەیە. ڕەنگە ئەمە ئەوە بێت کە پۆلیسی نێردراو لە لامەیەکدا بۆ ڕۆمیەکان باسی کردووە. ڕۆما بەشی حوتەم ئاەتەکانی 18 و 19 کە مشتومڕێکی زۆری لەسەر بوو. ئایا پۆلیس لێرەدا قسەی لەگەڵ باوەڕداران دەکرد یان بێ باوەڕان؟ چونکە دەزانم هیچ چاکەیەک لە من دانیشتەجێ نییە. خواست لەلایەن ئامادەیە، بەڵام توانای چاکەکردنم نییە. چونکە ئەو چاکەیە دەمەوێت نایکەم، بەڵکو ئەو خراپەی کە نامەوێت ئەوە دەکەم. پۆلیس لێرەدا باسی چی دەکات؟ بەلایەنی کەمەوە باسی تەفسیری سەرەکی بۆ ئەم بەشە کراوە. هەندێک لە باوکانی کلیسای سەرەتایی پێیان وابوو کە پۆلیس ئاماژەی بۆ کەسێکی فەریسی بێباوەڕ کردووە کە شەریعەت و ڕاست و دروستی تایبەت بەخۆی هەبووە، هەروەک چۆن پۆلیس خۆشی پێش ڕزگاربوونی خاوەنی ئەوشتە بووە. ئەمەش دەکرێت بە ئەگەرێکی بێت کە پۆلیس لێرەدا باسی خۆی کردەوە وەک پیاوێکە بەڕاستی وردبین بوو لە جێبەجێکردنی شەریعەتدا. هەروەها ململانەیەکی ناوەکی هەبوو لەم بابەتانەدا، چونکە تێگەیشتن لە نیعمەتی خوددا و هەزری خوددا نەبووە کە یارمەتی بدات بۆ ئەوەی ئازاد بێت لە شریعەت و دنیایی بوون. ئەم بابەتە بۆ بێباوەڕش دەگونجێت کاتێک دەربارەی ژیانی مارتن لوتر دەخوێنینەوە دەبینین چۆن وەک ڕاهیبێک خەباتی دەکرد، چونکە لەو کاتەدا کە نیعمەتی خوددا تێگەیشت هەوڵی دەدا کارە ڕاستەقینەکە بکات، بەڵام هەمیشە شکستی دەهێنا. هەر بۆیە گەیشتە خاڵێک کە تێیدا ڕقی لە خوددا دەبەوە و تەنانەت ڕقی لە وشەی ڕاستگۆیی خودداش دەبەوە، تەنها لەبەر ئەوەی نەیدەزانی چۆن بگاتە ڕاست و درستی خوددا، چونکە لە نیعمەتی خوددا تێنەدەگەیشت. هەروەها هەر هێندە تێگەیشت ئازاد بوو و لەبارەی خۆی وتی کە لەدایک بوومەتەوە. هەروەها ئەگەری ئەوە هەیە کە ئەوەی پۆلیس باسی دەکات کەسێک بێت کە لە ڕاستی خوددا تێگەیشت و زۆر کەسی لەو جۆرە هەن، بەڵام لە نیعمەتی خوددا تێناگەن و ناتوانن لە ڕێگەی بڕیارە کەسیەکانەوە بە شێوەیەکی جەستەیی خزمەت بە خوددا بکەن. بەڵام دەکرێت ئەگەرێکی دیکەش یان کۆمەڵێکی دیکە لە ئارادا هەبن، وەکو ئاگستین و مارتین لوتر و دوو کەس باوەڕیان وابوو پۆلیس باسی باوەڕدارێکی دڵسۆز دەکات کە ڕوبەڕووی تاقیکردنەوە و تاقیکردنەوەی ئاسایی بۆتەوە و ژیانێکی مەسیحانە ژیاوە. ئەمەش دەکرێت ئەگەرێک بێت، چونکە ئێمە وەک مەسیحیەکان ڕوبەڕووی ململانی ناوەکی جیاواز دەبینەوە، بەڵام ئەمە دیاریکراوی ناکۆکی ناوەکی زۆری لێکەوێتەوە. هۆکاری ئەم ناکۆکی ئێستاش ئێمە دەینە سەر باسکردنی. بەڵام بە ئەگەری سێم یان کۆمەڵی سێمی خەڵک ببینین کە ڕەنگە مەبەستی پۆلیس بوو بێت کە ئەو بڕگەی سەرەوە لە خوێنمانەوە. هەندێک پێیان وایە کە پۆلیس باسی باوەڕدارێکی دەکرد کە بەجەستە ژیاوە، واتە ئەو لە دەرەوەی ویستی خوددا دەژیا. تەنانەت کێشەیەم ئەگەرە ئەوەیە کە ئەو باوەڕدارەی لە پێناوی جەستەدا دەژی لە ململانە نابێت بۆ ئەوەی لەسەر ویستی خوددا بژی. ئەو کەسە دەخوازێت لە دەرەوەی ویستی خوددا بژیتر. دەکرێت هەندێک ململانەی هەبێ، بەڵام زۆر بەکەمی. پۆلیس لەم بەشەدا چیمان فێر دەکات؟ لەوانەیە ئەمە قورس بێت بیزانین و بە تەواوی پۆلیس دەیەوێت چیمان پێ بڵێ، بەڵام ڕاستیەکەی لە یەکێک لەو سێ ئەگەرەدایەکە خستمانە ڕوو. وەیە بە جارێکی دیکە بنەماکە بخوێنینەوە. وێڕای ئارەزوو خواستی دڵسۆزانەمان بۆ ڕۆیشتن لە سەرویستی خوددا لەگەڵەوەشدا دەبێت چاوەڕوانی بوونی ناکۆکی لە ناو خۆماندا بکەین کە هەڵبژاردە دەکەین لە نێوان کاری دروست و کاری هەڵەدا. پۆلیس بە تەواوی باسی ئەم ئەزموونە دەکات، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا پێشەوەی ڕزگاری بێت یان دوای ئەوەی ڕزگاری دەبێت. باسی ئەم ئەزموونە دەکات ئەگەر پێشەوەی ڕزگاری بێت کەواتە وشەی خوددا دەبێتە ئەو ڕاستیەکە لە ململانەیەکەدا ڕزگاری دەکات. هەروەها ئەگەر وەک باوەڕدارێک واتە دوای ئەوەی ڕزگاری بەدەستێناوە دەربارەی ئەم ململانەیە دەنووسێت، پێکەوە دەبینین کە چۆن وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە، چۆن ئازادی بینیوە لە نێو عیسای مەسیحدا و چۆن ئەم ململانێ ناوەکیە ڕزگاری کردووە. شتێکی گرنگ ئەوەیە کە هەموو ئەم ئەگەرانە و لە هەموو ئەم قسانی کە پۆلیس لەم بەشەدا دەیڵێت ئەوە دێتە ئاراوە دەتوانین ئازادی بەدەست بێنین لە نێو مەسیحدا. دەکرێت ئێمەش تووشی تاقیکردنەوە بین، بەڵام ڕەنگە ئازادیمان بەدەستێ نابێت. پۆلیس لە یەکەم کۆرنسۆس بەشیدا ئاەتی 13 دەڵێت هیچ تاقیکردنەوەیەکتان توش نابێت کە هاوبەش نەبێت لە نێوان مرۆڤەکاندا، بەڵام خوددا دڵسۆزە کە نایەڵێت زیاتر لە توانای خۆتان تاقی بکرێنەوە، بەڵکو لەگەڵ تاقیکردنەوەی ڕێگای دەرچوونیش دەکاتەوە تاکو بتوانن بەرگەی بگرن. ئەگەر پۆلیس باسی ژیانی خۆی دەکات و جوولەکە بووە و باوەڕی بە مەسیح نەبووە، یان تەنانەت دەگەر باسی ژیانی خۆی دەکرد وەک باوەڕدارێک بە عیسای مەسیح، ئەو بابەتەکە لە ڕۆمای 7 ئاەتی 24 تەواو دەکات و دەڵێت ئای لە منی مرۆڤی بەدبەخت کێ فریام دەکەوێت لەدەست ئەم جەستەیەم کە بۆ مردن لە نجاتم بدات.
سپاسی خدا دەکەم. ئەوەی پۆلیس دەیڵێت ئەوەیە کە ئەو ئازادی لە عیسای مەسیحدا بەدەستێناوە بەو شێوەیە توانی ململانەی ناوەکی خۆی چارەسەر بکات. دەبینین لە بابەتی داهاتوودا لە ڕۆما 8 باس لەوە دەکات چۆن چارەسەری ڕاستەقینەمان پیشان دەدات بۆ ئەوەی لە ژیانماندا زاڵ بین بەسەر گوناهەدا. ئەم چارەسەرە هەبوونی پەیوەندی لەگەڵ ڕۆحی پیرۆز و وشەی خوددا. پرسیارمان بۆ تێفکرین و جێبەجێکردن لەم بەشە بریتیە لەوەی کە ئەگەری ئەوەی پۆلیسی ئاماژەی بۆ ئەو ململانەیە کردووەکە هەموو باوەڕدارێکی دڵسۆز ڕوبەڕووی دەبێتەوە، چۆن دەکرێت ئەو ململانە ناوەکیە کە باسی دەکات بە هەمان شێوەی بێ باوەڕان یا باوەڕدارە جەستیەکانیش دەگرێتەوە کە لە قزەی خوددا تێدەگەن، بەڵام بە توندی بەرەنگاری قەناعەتی ڕۆحی پیرۆز دەبنەوە. وەک باسمان کرد ئەم وەسفەی کردی دەکرێت هەر یەکێک لەو سێ گروپە بێت کە باسمان کرد، بە تایبەتی دوو گروپەکەی یەکەم بێ باوەڕێک کە بە دڵسۆزیەوە هەوڵ دەدات لەسەر ویستی خوددا کار بکات و بژیت، بەڵام تێناگات کە وەڵامەکە لە عیسای مەسیحدایە، یان ئیماندارێک کە بە پاکی لە ژیانیدا تووشی تاقیکردنەوە دەبێت و دەکەوێتە ململانە لەگەڵ خۆی بۆ کارکردن و ژیانکردن بە ویستی خوددا. بەڵام وەڵامی ئەم پرسیارە ئەوەیە کە ئێمە ئازادین لە عیسای مەسیح و بەهێزی ڕۆحی پیرۆز. زۆر کەسن کە پێشینەی جیاوازیان هەیە لەسەر باوەڕ و وشەی خوددا. هەندێک جار هەندێک لەو ڕاستیانەی کە دەیزانین شێواوە و لەناو خۆیاندا حەز بەوە دەکەن کە بە هەڵەدا دەژین، پێویستیان بە کەسێکە کە ئەم دۆخە ڕزگاریان بکات. بەڵام دەیانبینیت کە لە ململانەیان بۆ ئەوە بڕیارێکی دروست بدەن و شوێنی مەسیح بکەون و ئەمەش زۆر جار لەبەر ئەوەیە کە نایانەوێت بەو ڕێگەیەدا بڕۆن کە ئەم بڕیارە دەیانباتە سەری و نایانەوێت بەو شێوازە بژین دوایەوە. بەڵام خوددا ڕێگەی سەرسوڕهێنەر و تایبەتی خۆی هەیە کە لێ ڕێگەیەوە دەزانین چۆن قسە لەگەڵ هەمووان دەکات. لە هەموو قۆناغەکانی ژیانماندا ململانەیەکمان دەبێت لە نێوان هەڵبژاردننی ڕاستی و هەڵەدا بەبێ گوێدانە ئەوەی کە بەڕاستی ئەو گروپەی کە پۆلیسی نێردراوی خوددا لە قسەکانیدا ئاماژەی بۆ دەکرد سەرکەوتن و ئازادی لە ململانەی ناوەکی تەنها لە عیسای مەسیحدایە. جارێکی دیکە بنەماکە دەخوێنینەوە بیری لێ دەکەینەوە وێڕای ئارەزوو خواسی دڵسۆزانەمان بە ڕۆشتن لە سەرویستی خوددا لەگەڵ ئەوەشدا دەبێت چاوەڕوانی بوونی ناکۆکی ناوخۆیی بکەین کاتێک هەڵبژاردن دەکەین لە نێوان کاری دروست و کاری هەڵەدا.